مسلمانی ڕاستەقینە کەسەیە کە خەمی ئیسلامەتیەکەی خۆی ئەخوا و خەمی ئیسلامەتی خانەوادەکەی ئەخوا و دواتریش خەمی ئیسلامەتی ئەخوا لە ناو کۆمەڵگاکەی و میلەتەکەیە. ئەمڕۆ ئەم جۆرە مسلمانانە زۆر کەمن، دەگمەنن، زۆربەیان خەمی با بڵێن ورگیانە، زۆربەیان خەمی داوێنیانە، زۆربەیان خەمی ماڵ و سەروەت و سامانیانە، زۆربەیان خەمی پێگە و پلە و پایەیانە، هەندێکیش خەمی ناو ناوبانگە خوا. کەم ئەبینی مسلمانێک خەمی ئیسلام بخوا بە پاڵفتەیی. زۆربەی خەڵکی ئەگەر ئیسلامەتیشی لێ ببینی ئەوەندەی پێوە ئەبینی کە خۆی پێی خۆشە، نەک ئەوەندەی پێوە ببینی کە خوای پەروەردگار لی داوا کردووە و ئەوەندەی پێوە ببینی کە دڵت ئاو بخواتەوە بڵێ ئەلحەمدولله ئەمە مسلمانێکە بە تەواوی ئیتیباعی ڕەسوڵ الله کردووە صلی الله عليه وسلم. ئەمە وای کردووە یەکەمین کەس کە زەرمەند بێ مسلمانان خۆیان بن. ئەمە وای کردووە دینەکەمان لە بریەوەی جوانی بکەین کە بەو هەموو جوانیەوەی کە هەیەی ناشرینیشی بکەین. بۆیە بەڕاستی لەم سەردەمەیە ئیسلام پێویستی بە هەمومانە و ئێمەش هەمومان پێویستمان بە ئیسلامە، چکە بەڕاستی ئەگەر بێت و بەبێ ئیسلام بگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا جەل جەلالوه هەرچی ئەوەی لە دنیاە هەوڵمان داوە پێمان بێ لێمان وەرناگرێ، لێمان قبوڵ ناکە، چکە بۆ خۆی فەرمێوە من یەبتەغی غەیڕ الئیسلام دینا فلن یقبل منه وهو في الآخرة من الخاسرين. هەر کەسێ بگەڕێتەوە بۆ لای ئەڵڵا جەل جەلالوه بەبێ ئیسلام بە هەرچی ترەوە بگەڕێتەوە لێی وەرناگیرێ و ئەو لە ڕۆژی قیامەتە لە دۆڕاوەکانە، ئەو کەسانی کە خۆیان و ماڵ و مناڵ و کەس و کاریانە دۆڕێنن و دواتر بەرەو جەهەنەم ڕاپێچەکرێن بۆ هەتا هەتایە.